من ئاکۆشارۆشی شێعرێکی خۆمتان پێشکەش دەکەم بە ناونیشانی دووری ئەو. دووری ئەو لە دووری زێدم دەچێ، تک تک فرمێسک لە دیدەم دەچێ، سینەم لە سووتانی هەراوگە دەچێ، کە بیرم بۆ کۆچی تاراوگە دەچێ. دووری ئەو دووری ئاسمان و زەوی، هێندەی جودایی ڕۆژگار و شەوی. نیشتیمانێکم بۆ ئەو لە ناخم چێ کردووە، گۆڵزارێکم بۆ ئەو لە باخم جێ کردووە. ئاسمانێکم لە باران لە هەڵمی شەونمی داخستووە، ملوانێکم لە شێعری جوان بۆ هەڵبەستووە. ئاگرێکم لە ئاگردانی عیشق بەرپا کردووە، وەگەڵ سەربازەی دڵسۆزی وابەستەی سوپا کردووە. دڵم مۆسیقای بەلێدان و ترپە کردووە، دڵم مۆسیقای بەلێدان و ترپە کردووە. گەرچی دووری ئەو بێشک ڕێژی ناچێتە سەر، پەیمانی ئەوین بێ ئارامگری نابرێتە سەر. پێناسەی ئەوینم کاڵای دواندن و دووی ئەو، ئەسرینم دەکەمە شەونمی گەڵای ڕووی ئەو، ئەسرینم دەکەمە شەونمی گەڵای ڕووی ئەو. بە ساڵیش بیر لە ئاوابوونی خۆری ناکەمەوە، چونکە ئەو هەردەم نەدوورە و نەئاوایە. ماڵی سینەم بە نووری ئەو ڕوون و ئاوایە، ماڵی سینەم بە نووری ئەو ڕوون و ئاوایە.